ماڵی حرام پەیداکردن بە ناڕەوا ئەوەتانە دەبینی چۆن ژیان دەشێوێت. ئەمڕۆ ئەوەتە هەر لە وڵاتی خۆماندا خۆ ئەوانە فەقیر و هەژار نەیان کردووە، ئەو هەموو پرۆژە پاشیلەمان هەیە، ئەم هەموو ڕێگاوبانە دروست دەکرێت، هێشتا ئەو سەری تەواو نەبوو. زۆر جاوتمانە ئەم سەری پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە، قوتابخانە دروست دەکرێت، خەستەخانە دروست دەکرێت، پرۆژەی ئاو دروست دەکرێت، ئاوەڕۆ دروست دەکرێت، کەچی بە کەڵک نایە. بۆ ئەمە خۆ دەوڵەمەند کردوێتی، ئەمە ڕەسیدی بانقەکەی زۆر بەرزە، ئەمە لە بانکە بە ملیۆنەها دۆلاری هەیە کەم پرۆژەیە جێبەجێ دەکات، بەڵام فەساد لەسەر زەوی دەنێتەوە. دەیەوێت زۆرترین پارە بەدەست بێنێ، کەمترین سوود بە خەڵک بگەیەنێ. ناڵە با بەشی خۆشم وەڵڵا هەڵگرم لەم مقاولاتەیە، لەم بەڵێندەرایەتیە، منیش سوودمەند بم، بەشی گەورەم بەرکەوێ، پشکی قازانجی باش بکەم و حەڵاڵی خۆمە. نە، دەیەوێت هەمووی بخوا. ملیۆنە دۆلار لە پرۆژەیەکە دەرچوو بێ بۆی بڕواتان هەبێت دەیەوێت 90 دەفتەری بۆ خۆی بخوا، 10 دەفتەری لێسەر بکە. ئێکاکە وەڵڵاهی پرۆژەکە دەبێتە فەساد، خراپ دەبێت. هەر بە دەوڵەمەندە کە دەرمانی خراپ دەهێنرێتە وڵاتەوە، خۆ فەقیرەوە ناکە. ئەو هەموو دەرمانە خراپە بێکوالیتیە کە نەخۆشتر دەخا، نەک نەخۆشی ڕزگاریکە. هەر دەوڵەمەندەکەوە کەلوپەلی عادی لە وڵاتی سین و وڵاتانەوە دێنێ. خۆ وڵاتە عیبی نەبوو کە کوردی خۆمان چوو، وڵاتانی شەرقی چون شتی وای پێ دروست دەکەن، پێی تەزویر دەکەن، پێی دەڵێ شتێکم بۆ دروستکە، من زۆرترین پارەم دەستکەوێ و کەمترین مەسرەفی تێبچێ، و هاوڵاتیەکەم هەر ئەوەندە گەیشتە دەستی خۆیەکە دووەم ڕۆژ لە دەستیا دەسووتە، یان بۆ ساڵێک بۆم دروستکە، دەڵە زمانی ساڵێکی لەسەر ساڵێک وەک ڕۆژ ناخانە دەسووتێ، بە کەڵک نامێنێ. هەروەها سوتەمەنی خراپ، خۆوە دەوڵەمەندە کە خاوەنی بەنزینخانەیە، خاوەنی کۆگای سوتەمەنیە، ئەو هەموو ئۆتۆمبیلە دەسووتێ، ئەم هەموو خەڵکە تووشی کارەساتی ئاگر دەبێ بەهۆی سوتەمەنی خراپەوە. ئەمە کەسەکە دەوێت تەنها خۆی دەوڵەمەند بێ، ئیتر خۆیان کرد هەموو خەڵک دەسووتە. وەیە ئامۆژگاریان کردوە لا تەبغی الفەساد فی الئەرض. ئەگەر دەتەوێت دەوڵەمەندێکی شکۆمەند بی، گرنگ نییە چەند پارەت هەیە، گرنگ نییە چەند دەوڵەمەندی، چەندە ڕەسیدی بانقت بەهێزە، چەندە گروپی کۆمپانیەکانت هەیە. نە، گرنگ ئەوەیە ئەگەر دەتەوێت چۆنیەتی دەوڵەمەندیت هەبێت، دنیا و قیامەتت ئاوەدان بێ. ئەم چوارە قیامەتی پێ ئاوەدانکەوە، بەشی خۆشت لە دنیادا خۆش بژی، ئەوەی کە حەڵاڵی خۆتە لە قازانجی حەڵاڵ و ڕەوا لە بیری مەکە و بەدەستی بێنەوە، هەوڵیشی بۆ بدە و بە مافی خۆتی بزانە. بە پارە چاکەی هەموو دنیا دەکرێت، دەوەرە خوا چاکەی لەگەڵ تۆ کردو تۆش چاکە بکە، بەڵام بەم پارەیەش وریان نەبی هەموو خراپەیەک دەکرێت و سەر زەوی و ژیان و ژینگە دەشێوێندرێ، تۆ بەم پارانەت خراپەکاری لەسەر زەویدا بڵاو مەکەوە. بەخوا بەڕێزان، زۆر پارە زۆری هیچ نییە، چەندی هەیە هیچ نییە، چۆنی هەیە، چۆنی پەیدا کردووە و چۆنی خەرج دەکا. هەیە خاوەنی گروپی کۆمپانیەکانە، بەخوا مرۆڤێکی بێخێر، وەڵی ماڵ و مناڵی خۆشی سوودی لێ نابینن، باوەڕتان هەبێ خۆشی تێرسکی نانی خۆی نیە، هەر حساب دەکا و هەر لاسیکی لێ دەدا و هەر ڕەسید بەرز دەکاتەوە و هەر فەرعی تازە دەکاتەوە. هەشە وەڵڵاهی دوکانێکی بچکۆلێ هەیە، مارکێتێکی هەیە، یەک دوو کۆمپانیە بچکۆلەی هەیە، گروپی نییە، وەڵڵاهی بۆتە ڕەحمەت بە ئەندازەی ئەوەی کە خوای گەورە پێی بەخشیەوە دەسەڵاتی داوەتێ، ڕەحمەتەکەی بەسەر خزم و کەس و کارە، هاوڕێ و ناسیاوە، ئەهلی شار و وڵاتەکەیدا دەبارێنێ. ئەگەر ئەوانەمان زۆر بن، وڵی فەقیر و هەژار لەم وڵاتەدا لەم ڕەمەزانەدا سوال ناکا و نامێنێتەوە. هەیە شەهادەی باڵای هەیە وەکو وتمان، بەڵام بێخێرە. هەشە بڕوانامەیەکی دیبلۆمی هەیە، وڵی بۆتە خێر و بەرەکەت. هەیە دە فەرمانبەر لە ژوورێکان لە دایرەیەکە لە فەرمانگەیەکە، ئەو خەڵکە دەچێت بۆ ئیمزایەک، هەمووی خەریکی فەیسبوک و تەلەفۆنکردن و ئەملاولا و خۆت زیینەوە لە دەوامە. کەشە یەک کەسە ئەو دایرەیە بە تەنیا جوان دەکا و لەم شوێن بۆ ئەو شوێن ڕێنمایی ئەو دەکا، کتابی ئەم وەردەگرێ، ئیمزا بۆ ئەو دەکا، نەشارەزایان ڕێنمایی دەکا. کەواتە ئەمە گرنگ نییە چەند کارمەند لەم دایرەدایە، گرنگ ئەوەیە چۆن کارمەندێکی تێدایە. گرنگەوە نیە لە کۆمپانیەکەت چەند کارمەندت هەیە، بەس تەماشاکەی چۆن کارمەندێکت هەیە. گرنگ نییە چەند نوێش خوێنمان هەیە، گرنگ ئەوەیە چۆن نوێش خوێنێکمان هەیە. چونکە شەوی قەدر ئەمەی پێوتین، پێوتین یەک دانە شەو زۆر زۆر هەر بێ حیساب ناکرێت لە چاو کۆمەڵە شەوی عادیدا کە بە ژمارە زۆرن، بەڵام ناوەڕۆک پوچن. ئەوێ بۆ تەواوی ژیانیش
لە شەوی قەدرەوە ئەم بابەتە گرنگە فێر بین.